بابەتێکی کورتمان هەیە لە بەڕێز هۆمەر محەممەد لەژێر سەردێڕی ئەگەر شەڕ لە ڕۆژاوای کوردستان ڕوودات. دەڵێت شەڕ کاتێک لە ڕۆژاوا ڕوودەدات کە ئەمریکا لە بەرامبەر سەفقەیەکدا نیشانەی سەوزی بۆ تورکیا هەڵکرد دەبێت. بەڵام ئەوە بەواتایەوە نییە کە پشتیوانی تورکیا دەکات، بەڵکو وەک تەماشاگەر بە تەنیا دەمێنێتەوە. ئەوەش بۆ تورکیا نیشانەی سەرکەوتن نییە، چونکە حەسەدە بەهێزە. بۆی لە کاتی ڕوودانی شەڕدا هەندێک خاڵی گرنگ هەیە، هەمووی لایەک لە بەرچاوی دەگرن. وەکو یەکەمیان حەسەدە سوپایەکی ڕاهێنراوی پەرچەکە و نوێترین شەکی سەردەمی لەبەردەستە. دووهەم، شەڕڤان ئیرادەی بەرپەرزانەوە بگرەهێرشیشی هەیە جگە لە تاکتیکەکانی شەڕ، ئەمجارەش شەڕی مان و نەمان دەکات. سێهەم، هێزە تەروریستیەکانی سووریا ئەزموونی شەڕ و شکستیان لەگەڵ شەڕڤاندا هەیە و پێشتر چاوترسێن کراون. چوارەم، تونێلەکانی ڕۆژاوا ڕۆڵی گرنگ دەگێڕن لەم شەڕەدا. پێنجەم، هێزەکانی هەسەدا عەقڵێکی سیاسی زۆر بەتوانایان لە پشتە. شەشەم، هەسەدا هاوسۆزیەکی گەورەی ناوخۆیی و جیهانی هەیە، پەیامێکی گرنگی مەزلوم عەبدیش هەیە. ناکرێت نادیدە بگیرێت، بە پێچەوانەوە هەموو لایەک خوێندنەوەی بۆ دەکەن کە دەڵێت کە شەڕ ڕوویدا ئێمە بڕیار دەدەین کەی ڕادەوەستێت.